با آمدبونا برپرس ملبند چوار رخصنا ایکتی نیشتیمانی کردستان و جمارکا کادر و اندامین ایکتی و گنجان لکومیتا زانکو پیمان گهان سه گنجین بهرمند دبیا و هنری و تکنولوژیا شلای ملبند چوار رخصنا بهدینان و کانال بادینان ساتو کومیتا نافبری هاتنه خلات کرنو برپرس ملبند چوار جی خویا کر کو گنج هزا هر ملتکی نو پیتویا گرنگی پشان گنجان بهتدان و همی آلیا گرنگی به بهره آوان بدن. بێگومان گرنجیدان بە گەنجان واتە گرنجدان بە توانا و تاقەیەکە کە دەکرێ وڵات پێشکەوێ دەکرێ وڵات لە بواری تەکنۆلۆژیا ئابووری داهێنان دەستکەتی گەورەتر کارێکە دەبێتە یان ئەو وڵاتانە کە لە ڕابردوو سەرکەوتنی گەوریان بەدەستهێنا و پێشکەوتنی گەوریان بەدەستهێنەوە هەموو بوارەکان بێگومان ئەمە دەستە توانا و هێزی یان دەستی یان بەرهەمی عەقلی گەنج و لاوەکان بووە بۆ پێویستە کە حکوومەت دەوڵەت هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ گەنجەکانمان کە بەهرەی گەورەیان تێدا هەیە بەهرەی بۆ پێشکەوتنی لە ڕووی ئابووری تەکنۆلۆژیا پێوی دەگەن ئیحتیمامیان پێ بدرێت گرنگی زیاتریان پێ بدرێت بەوتوان لەو بوارە زیاتر بەرهەمی عەقلی یان بەرهەمی معریفەی گەنجەکانمان ببێتە پێشکەوتنی کۆمەلگا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە کە ئەو کاتە دەبێتە ئارامی و خۆشگوزارانی بۆ کۆمەلگەکەمان. جلای خوبه بهرمند هاتین خلات کردن سپاسین خو گهاندن و خوشحال بوم به خلات کردن و دوپات کردن کود بردوام بن سر کار خو وقت خلات کردن پتر بار مروف اگر بیشن گرانتر لید کن که مروف بالفعل برانبروی خلاتی بدر کهیدن اوه مروفی هجوی خلاتی کن مروف پتر کار بکردن تا برانبروی خلاتی کار خو جام در بخیدن. رمانان دیده که ام پتر کار بکنیم پتر بنا پشتوانی که ام پتر هزوشیانت خو درخین اف جوروان خلات کردن بال پشتی که مال مرویجی بهیدن که ام کار وان وارد پتر بکنیم که بزانن تشتی گرینگ نام جواب که مرویده خلات کردن افروکا والمروفيد كات مروف زيادة شيانا مزه ختن زيادة هول بدتن كو بتده هناني بكت باري خدا و إن شاء الله نابي تدماهيك خلات كرن ودد أمجد بردامي سرده هنانه دا كو بتر پیشکفتنی بینید ناف کردستان دا و بتر دوباره خدا پیشکفتنی بکن. افروکه ما کومیتا زان کو برک خوزانی را رسمه کا رزگرتنه بوان گنج داهنر بکن و ما برک خوزانی و هیوی حکومت هرم کردستان گرینگی داهنر را بده چون که پاشاروج هر ملت کی داهنر کن. دهتازانین کو گنج خودان هزر نیو بردوام پتیوی پاریکاری و پشتوانیه لگازنده و یکی دهتا کرن کو پشتوانیل تخا گنجان نه تکرن لهرما کردستان با آستک پتیوی دا بیارامدی با دینان ساد دهوک